ئێرە شارەزای تەوێڵەیە و ئەوەی کە لە پشتی منەوە دەبینرێت خاڵی سنووری شۆشمەیە کە شارەزای تەوێڵا هەروەها پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمڕۆ لەم دەواازەیە لە بەیانیەوە هاتوچۆی بازرگانی بە هەموو شێوەیەک ڕاگیراوە، بەڵام هاتوچۆی گەشتیاری ئاساییە. ئەو کەسانەی کە لەوێ کاریان دەکرد شۆفێر و هەروەها کارمەندەکانی دیکەش پێیانوتین کە ڕاگیرانەکە کاتیە و پێدەچێت تا ڕۆژی شەممە و یەکشەممە ئیدی ئاسایی ببێتەوە، بەڵام لە هەر خولەکێکیشدا لەوانەیە ئەم بڕیارە گۆڕانکاری بەسەردا بێت. بڕیاری ڕاگیرانەکە پەیوەستە بە بارودۆخی ئەمنی لە وڵاتی ئێران. ئەگەر بارودۆخەکە ئاسایی بێتەوە پێدەچێت هاتوچۆی بازرگانیش ئاسایی ببێتەوە، بەڵام هاتوچۆی گەشتیاری وەکوتم لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا بە هیچ شێوەیەک ڕانەگیراوە و هەر ئاسایی بووە، هەم لە دیوی ڕۆژهەڵات و هەم لە دیوی باشووریشەوە گەشتیار هاتوچۆ دەکات، ئەوانەی کە خەڵکی پارچەکانی کوردستان و لە پارچەیەکی دیکەن دەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. قسم لەگەڵ چەند کەسێکا کرد کە خەڵکی ئێران بوون و دەگەڕانەوە، ئەوێ پێیان وتین کە هیچ پەیوەندیەکیان بە خانەوادەکانیانەوە نەماوە لەبەرەوەی کە ئینتەرنێت و هەروەها شەبەکەی مۆبایل و ئەو شتانە نیە، ناتوانین پەیوەندیان پێوە بکەین. یەکێک لە خاتوونەکان باسی ئەوەی کرد کە 4 ڕۆژ لەمەوە پێش قسەی لەگەڵ خوشکەکەیان کردو و ئەو کاتە هیچ شتێک لە ئارایانە بۆ جەنگ نەبووە، بەڵام ئەوەندەی ئەوان ئاگادار بوون وتیان بارودۆخەکە لەوێ خراپە و ئاسایی نییە. قسم لەگەڵ شۆفێرێکی شاکرد وتی هەرچەندە هاتوچۆکردن ئاساییە و هیچ ڕێگریەک نییە و ڕانەگیراوە، بەڵام هاتوچۆ بە شێوەیەک کەمی کردووە، ئەنی وەکو ڕۆژانی پێشجەنگ نییە. بەپێی ئەو زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە لە دەواازەی سنووری باشماخیش هاتوچۆی بازرگانی ڕاگیراوە و ڕاگیرانەکە شکاتیە پێدەچێت لە هەر کاتێکدا ئاسایی ببێتەوە.